بەناوی خی گەورە میرەوە من لوقمانم ئەمەوێت لە هەولێری پایتەختەوە پەیامی گەشەوێتانتان بۆ بنێرم و بۆتان بازدە و شمشێرە دووسرە بکەم کە سەرێکی لێوە بتکات بە پاڵەوان بوێنەی سەلاحەدین ئەیوبی و چەندانی تر سەرێکیشی لێوە بتکات بە دەڕەندە بێگومان مەبەستم هێز و دەسەڵاتە کە تیایدا کەسانێک بەرز ئەکاتەوە پلە و پایان پێدات و کەسانێکیش لە بەرزیەوە لە ئەرز ئەدا ئەکرێت هەمووان لە جوان بەکارهێناییدا بەیەکەوە بژین بەبێ جیاوازی ڕەگەز و ئاینونەتەوە و ئەشکێت بەکار بهێنرێت بۆ لە ناوبردننی یەکتری و زیادکردنی ڕقوکینەوە و دووبەرەکی بێگومان لە باش بەکارهێناییدا ئەتکات بە خۆشەویستی خەڵکی چاک و لە خراپ بەکارهێناییشیدا ئەتکات بە دژمنیە هێز و دەسەڵات باش بەکارهێنانی هۆکارێکە بۆ نزیکبوونەوە لە خی گەورە بوونەوەرەکانی و بە پێچەوانە شۆخرا بەکارهێنانی هەبێتە هۆی گومڕابوون و دوورکەوتنەوە لە خی گەورە بێگومان خی گەورە هێز و دەسەڵاتی بەخشیەوە بە هەموو مرۆڤێک هەریەکە و بە ئاست و شێوازی جیاواز بۆ نمونە حکومڕانی سەرۆکێک بۆ گەلەکەی و مامۆستایەک لە قوتابخانە و دکتۆرێک لە نەخۆشخانە و ئەرک و بەرپرسیارەتی دایک و باوک لە ماڵەوە هەر مرۆڤێکیش ئازادە لە چۆنیەتی بەکارهێنانی ئەو هێز و دەسەڵاتی کە پێی بەخشراوە پیریشمان نەچێت ئەوەی لە ڕۆژی دواییدا لەژێر سێبەری عەرشی خی گەورەدا دەحەسێتەوە ئیمامێکی عادلە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لەو بارەوە دەفەرمێت كلكم راعي وكلكم مسؤول عن رعيته هیوادارم سوودێکم گەیاند بێت السلام عليكم ورحمة الله وبركاته